سوپای تورکیا بۆ دەرەوە سوپای تورکیا بۆ دەرەوە. ڕۆشن دەست میدیاکان لێرە ئامادە بن، بەڵام بەداخەوە لە هەموو دەرگاکانی ئەم پارکەوە وەستاون نایڵن هیچ میدیایەک بێتە ژوورەوە، ڕێگریان لێکراوە و ئەمە سەرکۆناکەین و ڕاستیەکەی کارێکی نەشیاوە و ئەوەی ئێمە لێرە ئەیکەین شانانی ڕێی زۆربەی زۆری خەڵکی کوردستانەوە ئەو دەستگایانە و کارانیان نەکردایە و ئەوانی کە لەسەرەوەی ئەو دەستگایانەوە تێپشت نهات کە خەڵک ئەمە جارێککە قبوڵ ناکاتەوە. هیوادارم جارێککە ئەم کارە قبوڵ نەبێتەوە سەر ئیکۆسایدکردنی ژینگەی سروشتی کوردستان لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکیاوە ڕەش دەکەینەوە بە توندی لە دژی دەوەستینەوە. هێرشی بەردەوام و بۆردومان و داگیرکاری دەوڵەتی داگیرکاری تورکیا مەحکوم و شەرمەزار دەکەین. بە دەستدرێژی و پێشێلکاری بۆ سەروەری خاکی کوردستان و ئیکۆسایتی سروشتی دەبینی. دەبێت دەوڵەتی داگیرکاری تورکیا هێرش و داگیرکاریەکانی لە خاکی کوردستان ڕابگرێت و بنکە و بارەگاکانی بباتە دەرەوەی کوردستان ئیکۆسایتی ژینگەی کوردستان نەکات. بانکی گەلەکەمان لەناوەوە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەکەین بێدەنگ نەبن بەرامبەر بەو داگیرکردنی خاکی کوردستان و ئیکۆسایدکردنی ژینگە سروشتیەکەی. خۆی ئەم دۆخە لەلایەن زۆرینەی خەڵکی کوردستانەوە ڕەت کراوەتەوە، بەڵام خەڵکی باشووری کوردستان هێندە سەرقاڵ کراوە و ماندوو کراوە بە کێشەی موچە خزمەتگوزاریەکان و ئەو حربە نەفسی دەرونی ڕۆژانەی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کرێت. ئەجینا ئەوە بەڵگە نییە لەسەرەوەی کە ئەگەر ئامادەبووان لێرەیە کەم بێت ئەوە بێکە خەڵک بەم دۆخە ڕازێ بێت. ئەوەی دەوڵەتی تورکیا دەیکات ژینۆسایتی کورد و ئیکۆسایتی سروشت و ژینگەی کوردستان بە بەرچاوی دەوڵەتانی جیهان و ئەمڕۆ بەنیاز بوون لێرەگربوونەوەی بکەین هەموو میدیاکانەوە بنبەراخۆ دەستگای ئەمریکان ڕێگریان گۆرەوەی میدیاکان بێن ئاماژی دانەکردنی لە شەرکێشیە بۆ سەر هەرێمی کوردستان. تورکیا بە ئاشکرا بە خۆڵایی 40 کیلۆمەتر ناو خاکی هەرێمی کوردستانەوە ژینگەی کوردستانی تێکداوە، بە ئاشکرا پشتیوانی ئەکرێ. سەرۆکایەتەکانی کۆمار عراق هەمووی بێدەنگە، هەرێم بێدەنگە، بەڕاستی ناکرێت لەمە زیاتر بێدەنگی لە بەرامبەر داگیرکاریە. جا داگیرکاری تورکیا بیکایە ئێران بیکا، بەڵام ئەمەی ئێستا وازەحە کە تورکیا بە شێوەیەکی سیستیماتیک ئەوێت هەرێمی کوردستان کاولکە هەڕەشاکە لە مەتارێکی مەدەنی کە لە شاری سلێمانیا هەیە کە ئەمە هەمووی پێچەوانی هەموو عرف و عادەتی نێودەوڵەتی کوردستان بە بەرچاوی دەوڵەتانی جیهان و عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان